سڵاوتان لەبێ و بانیتان باش بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ باسی ئەو گرفتەکەین کە گرفتی زۆربەی دایکان و باوکانە کە وا باسیەکەن مناڵەکان زوو نەخۆشەکەوی یاخود ساوەکان زوو پەتاگرێ بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر پژار عەبدوڵڵامان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان دکتۆر بانیت باش بەخێر بیت. بانی بەڕێز باش و زۆر سپاس. مناڵ بۆچی زوو نەخۆشەکەوێ؟ ئەمە دەستەواژەیە کە لای دایکان و باوکان بەکاردێ یاخود بە فیعلی زوو نەخۆشکەوتنی مناڵ یەکێکە لە ئەگەرەکان لە هەر مناڵێکە. خۆی ئەم ساڵ تا ڕادەیە جیازیە بوو لە چاو ساڵانێ پێش و دووەمیشان پێم وایە خەڵک بیرچوونەوەی هەیە عادەتەن شتەکانی پار و پێراری بیرەچێتەوە بۆیەوە هەستەکە کە مناڵەکانیان زوو نەخۆشەکەیەوە. سێمیشان مناڵ ئەوانەی کە یەکەم مناڵیانە لەوانەیە پێشتر تەجروبەیان نەبێ بۆیە ئەکرێ بە پۆلێنێکین بەسەر هەرسی ئەم بەشە ئایا بۆچی ئەم ساڵ جیاوازتر بوو تا ڕادەیە تەمان جیاوازتر بوو لە چاو ساڵانی پێشتر بەڕاستی جووا بوو. مناڵێکی زۆر ئەتوانم بڵێم بەشی هەر زۆری مناڵان هە لە سەرەتای مانگیدەوە کە دەستی بە نەخۆشی کرد هەتا ئێساشی لەگەڵا بێ بەردەوامە بەردەوام پەتاگرێ بەڵام ئەبێ خەڵک لە یەک شتا ئەگادار بێ یەکەمیان جۆری پەتاکان جیاوازە، نیشانەکانیان جیاوازە، تەمەنەکان جیاوازن، ینی تۆگە سیرکێ لە سەرەتای پاییزە بۆ نمونە جۆرە پەتایەکە بوو لە دوایە جۆرەکەی گۆڕا نیشانەکانی گۆڕا قورستر بوو یا جیاوازتر بوو، تەمەنەکان جیاوازتر بوو لەوانەیە لە سەرەتای پاییز و سەرەتای زستانی شاگە بیرمان بێ لەوانەیە مناڵی بچووکتر کەمتر تووشە بوو بەڵام لە ئێستا سیرکەین پەتاکە جیاوازترە مناڵی بچووکتر تووشەوێ بۆیە ئەکرێ هۆکاری زوو نەخۆشبوونی مناڵ پۆلێم بکەین بە هەندێکیان خۆیان کێشەی بەرگریان هەیە ئەمانە چۆن بزانین کێشەی بەرگری هەیە مناڵێک بیزەبەت مناڵێک چۆن بزانین کێشەی بەرگری ئاتەن ئەو مناڵانی کە کێشەی بەرگیان هەیە خۆیان لە گەشەیە باش نین ئیلتیهاباتی قورس ئەگرن گەشیان کەمترە بەست لە ئیلتیهابی قورس واتە پێویست بەداخڵ بوون و باڵە بیزەبت باڵە زۆربەی جار خۆ ئاتەن ئێمە لە لایەنە پزیشکەکەشا چی ئەکەین ئەگەر مناڵێک تووشی جۆرە بەکتریاکی نامۆ بوو کە لەو کاتەیانە یاخود چەند جارە تووشی هەوکردنی قورس بوو نەگە هۆکردانێکی ئێستا هەیە بەڕاستی زۆربەی پەتای ئەگرێ تای بەرزە بێت تۆزێک کۆکەی هەبێ ئیتر خەڵک وا ئەزانێ ئەم پەتایەکی زۆر قورسە چونکە بیرمان نەچێت زۆر جار دایک و باوکەڵێ وەڵا لە ساڵێکە دەجار تووشی لەوزەتێن بۆ بەڵام لەو دەجارە دڵنیام یەک جاریشان لەوزەتێنەوە چون خەڵکی ئێمە هەموو پەتایەک بە لەوزەتێن تێگا بۆیە جۆری پەتاکە ئەگەر زۆر قورس بوو داخڵکردنی ویست بەکتریای نامۆ بوو گەشەی باش نەبوو ینی ئەمانە واکە تۆ بیلەوەکەی کە ئەمە سیستەمی بەرگری باش نییە بەڵام سیرێکی زۆربەی ئەو مناڵانی کە ئەنهێنن ئێمە ئەیان وەک پزیشکی پسپۆڕی مناڵان سیرێکی گەشەی باشە هەوکردنێکی ئاساییە کە هەموو مناڵەکەی گرێ ینی ئەمانە بە زۆری بۆیە بەشێک لەوانە ئەوانن کە سیستەمی بەرگریان باش نییە و یاخود منداڵی نەبەکام بوون منداڵی نەبەکامەکانیش لە چاو مناڵی ترە زووتر تووشە بن چەند مناڵی نەبەکامە کرێوە حساب کرێ کە بەرگری نزمە تۆ تا ئەو کاتی کە بۆ نمونە کێش و گەشەی طبیعی ئەبێتەوە هەرچەند بەڵێ بەڵام هەرچەند هەندێک لێکەوتەی هەیە من نامەوێت خەڵک ترسێنم هەندێک لێکەوتەی هەیە لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و نەخۆشی درێژخایانیشی تابێ بۆ دوایی بەڵام بۆ نمونە ئێمە ناکرێت خەڵک ترسێنین بۆی کە ئیتر مناڵی نەبەکەم احتیمالی هەموو ئەمە گەرە یاخود ئەو لێکەوتانەی هەبێ بۆیە ئەڵێن لەوانەیە بەشێک لەوانە مناڵی نەبەکان من کە زوو تووشە بن شتێکی ترمان کەبیر نەچێ ئەو مناڵانن کە هەستیاریان هەیە هەستیاری سنگ بۆ نمونە ئەمانە لەبەرەوەی ئێستا خۆتان نەزانن ژینگە زۆر پیس بووە کە ژینگە پیس بووە عادەتەن ئەو نەخۆشیانی کە هەستیاری سنگیان هەیە زۆر زیادەکەوە لە ئێستا زۆر زیاد بوون بەتایبەتی ئەوانەی کە بەردەوام ئەڵێ کۆکەی هەیە بەتایبەتی لە شەوانە خیزەی هەیە پێستی ئیگزیمای هەیە ئەمانە هەست دەکەم حاڵەتانە بەڕاستی زۆر زیایی کردووە بۆیە ئەم مناڵانە خۆیان هەم زوو توش ئەبن و درەنگی شاگەبنەوە لە چاو مناڵێکی تر بۆ نمونە ئەگەر مناڵێک تووشی پەتایە بێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ بەری بە یا 4 ڕۆژ بەری یا سەیرەکەی ئەم لەوانەیە 2 هەفتە بمێنێتەوە لە کاتێکە لەوانەیە لە ماوەی ئەم 2 هەفتەیە ڤایرۆسێکی تر خۆی پیاکە ئەم ساڵ جیاوازتر لە چاو ساڵانی تر بۆی خەڵک لای ڕوون بێ ساڵان بۆ نمونە 2-3 ئەتاک یاخود 2-3 نەوبەی ئەم هەوکردنی ڤایرۆسانە ئەهاتن بەڵام ئەم ساڵ زۆربەی ڤایرۆسەکان خۆی پیاکرد یعنی بۆ نمونە هەر لە سەرەتاوە بە پەتای هەڵامەت دەستی پێکرد کە هەر خودی ئەم پەتای هەڵامەتە زیاتر لە 200 جۆر ڤایرۆس دروستیەکە لە دوایە سەیرەکەی پەتای هەڵامەت نیشانەکانی سوکتر بوو کۆکەیەکی کەمتر تایەکی نەرمتر سەرەشی کەم لەگەڵا بوو دەگمەن هەبوو سکشور شانەوەی لەگەڵا بێ سەرێکی لە دوایە سەیرەکی لەگەڵ بەرەو پاییز ڕۆیشتن یاخود بەرەو زستان ڕۆیشتن و کۆتایی پاییز ئەم پەتای قورستر بوو تایەکی زۆر بەرز کۆکەیەکی زۆر ئیزعاج دەنگێکی گڕ نیشانەی زۆر قورس هەندێک جار هەبوو مناڵەکە بۆ نەگەشتی لەگەڵا بوو سیرێکەمە بەرەو ئینفلۆنزا و پارە ئینفلۆنزا هەر ڤایرۆسەکە ئەگۆڕا نیشانەکانی ئەگۆڕا
بۆیە خەڵک لەمەیە لەوانەیە لە کاتی پەتای هەڵامەتە دووسێ جۆر ڤایرۆس تووشی کردبێ هەر لەو کاتەیە یعنی تۆ سێرەی بەردەوام لەوانەیە نیشانەکانی هەوە بێ لە کاتێکە کە ئینفلۆنزا خۆشی چەندین زنجیرەی هەیە یعنی تۆ بۆ نمونە ئەم زنجیریان توش بۆ جارێکتر زنجیرەی تر جارێکتر پارە ئینفلۆنزا حاڵەتەکانە گۆڕا بەڵێ بیزەبەت تۆ ئەگەر بیرمان بێ لە سەرەتای زستانە پەتایەکی زۆر قورس و توند لەوەی کە ئێستا شەبوو زۆر قورس و توونتر بوو زۆر ناڕەحەت بوو خەڵک تووشێ بوو ئیتر لە دوایەوە تۆ RSV هاو بۆ مناڵێکی زۆر تووشی حاڵەتی بڕۆنکیولایتیزەوەی خەڵک پێوەڵە قەسەباتکی ئێستاش زۆر بەربڵاوە لە حاڵەتی ئەوەیە بۆ ئەدینۆڤایرۆس زۆر بوو ئەوەی کە سکشونیان لەگەڵا بوو چاوی ڕیپۆقی کرد زار ڕۆشانەوەی لەگەڵا بوو یعنی بۆ نمونە لە دوایەوە مناڵی ئێستا مناڵی تازە لەدایک بوو کە لە خوار یەک مانگە حاڵەتی نیمۆنیا کە هاوکردنی سنگ ئەوەی کە خەڵک پێڵێ ئیلتیهابێکی زۆری سنگی هەیە هەناسە تونیەکی زۆر بەڵام ئەمیش هەر بەشی هەر زۆریان ڤایرۆسە بۆیە خەڵک کێشەی ئێمە لە وڵاتەیە لە دووشتایە یەکەمیان بەشی زۆری مناڵان پزیشکی پسپۆری مناڵان نایبینێ بەداخەوە ئەڵێم لەوانەیە خەڵکێکی تر ببینە پزیشکی گەورانە ئەیبینێ بەداخەوە یاخود لە دەرەوە سەیدەلەکان ئەیبینن یاخود لە خۆیانەوە دەرمانی تر بەکاردێنێ ئەمە کێشە گەورەکەی دروست کردووە جابیرمان نەچی یەکێ لەوە کارەکانی ئەوەی کە مناڵان بەرگریان باشنەیە بەکارهێنانی زۆری دەرمانی دژە بەکتریایە کە بەداخەوە ئێستا بە ڕێژەیەکی زۆر بەکار دێت کە ئەمە کێشەی گەورەی دروست کردووە کە ئەمەش دڵنیان بەشی هەر زۆری ئەوانەی کە ئەم دەرمانە دژە بەکتریانە بۆ خەڵک ئەنووسن پزیشکانی پسۆری مناڵان نین بۆیە کێشە گەورەکە لەوەدایە باش دکتۆر بە پرسیار زیاد لە 150 پرسیار هاتوو بۆم بابەتێک کە بەڕێزت کە بێگومان پرسیارەکان بەشی چند دووبارن دایکێک باسیەوەی کردوڵێ من ناوێرم مناڵەکەم بچۆم باشە ئەڵێ گەر کەمتر لە 12 سعات لە دوای شتنەکە هەوایەک بەسەریا بێت یەکسەر ئەبێ کۆڵێک علاجی بۆ وەرگرم هەر بەم دەقە نووسیوێتی ئایا بەڕاستی شتنی مناڵ ئەبێتە هۆی نەخۆشی خۆی خەڵک زۆر بەهەڵە لە شەکان تێگەڵاوە تو ئەگەر ڤایرۆس نەبێت خۆی ڤایرۆس بوونی نەبێ یاخو بەکتریاکە نەبێ حەزەکەی بڕۆ ناو سەوەڵات مەلەک حەزەکەی بەردەوام لەناو ئەوە بێ لەناو سەوەڵا بێ تەنها گیانی تەشەن و جاتەکە خودی ئەگەر ڤایرۆسیا خەڵک زۆر جارە پرسێ باشە ئەم ڕووسانە چیان لەگەڵ ئێمە جیاوازە بەردەوام لەناو سەوەڵان تووشی هیچ نەخۆشیە نابن چیان جیاوازە یعنی ئەوەیە تەنهاوەیە کە ڤایرۆسەکە لەو کاتەیە لەوێ بوونی نیە گیران ڤایرۆس خۆ لە هاوینیشە تووشی پەتابین بەڵام لەبەروی دەرگاکراوە یعنی بۆی بۆ خەڵک ڕوون بێ بۆ لە وەرزی پاییز زستانە ئەم پەتا ڤایرۆسیانە زۆرن ئەم پەتای هەڵامەتە تەنها شتەکە ڕەتی بەهێشتەوەیە لەبەروی لە پاییز و لە زستانە ئێمە لە ژینگەیەکی داخراوین دەرگای خوێندنگاکان کراوەتەوە و لەو کاتی ئەگەر یەکێک توش بێ احتیمالی هەموو شارەکە توشکات بۆیە بە ئاسانی ئەگوازرێتەوە لە هاوینە دایم دەرگا کراوەیە پەنجەرە کراوەیە ئەگەر خەڵک تووشی پەتاش بێ کەمتر ئەگوازرێتەوە لەبەرەی ژینگە کراوەیە بە ئاسانی ڤایرۆسەکە بۆ دەرەوە بڵاو بێتەوە کەمتر بەریەکەوتنە بە یەکێکی تر بەڵام تۆ بەردەوا هەموو لە شوادەوری زۆبەکە کۆبووینەتەوە یا لە مەکتەبە هەمووی لە شوێنەکە بەدڵنیایەوە گەرێکێک توش بێ لەوانێت تەواوی ئەم شارە تەواوی وڵاتە توشکات هەر لەسەر قسەی بەڕێزت پرسیارێک تر هاتووە باسیەوە کاڵە مناڵەکەم کاچێتە قوتابخانە یەکسەر نەخۆشەکەوێت چی بکەم ڕاستەکە ژینگەی قوتابخانە لای ئێمە بەو جۆرە ناتەندروستە بەڕای بەڕێز لا مەعلاقەی بە ژینگەی تەندروست و ناتەندروستەوە نییە لە هەموو دنیاوایە یعنی من باسی ئەوە کەم جارێ برادرێ پرسی برادر هەر پزیشک بوو وتی ئەمە ئێستا هەیە چییە شتەکانم بۆ نردوتم زیاتر لەگەڵ ئەم ڤایرۆسانە ئەڕوا دوای 3 ڕۆژ نفسی ئارتیکڵێکی بۆ نردم کە لە بەریتانیا نفسی ئەم ڤایرۆسانە بەربڵاوە وتی دکتۆر چۆن ئەمەوزانی تم لەبەر ئێستا هەموو دنیا خۆی بۆ بە لادێکی بچوو یعنی کە لێرە چی بڵاوە لە بەریتانیا شەماشر لە وڵاتی ئەوروپی ئەمریکی لە هەمویان بڵاوە هیچ ڕەبتی بە ژینگەی ناومەکتەوە نیە بڵێ کە وەڵام خوێندنگای ژینگەیەکی خراپیە نە لەوێ کە تۆ کەسێک تووشە بێ ئیتر هەمووی تووشەکات ئێستا خۆپارێزیش نەماوە بۆیە بە ئاسانی شتەکە بڵاوە بێتەوە ڤایرۆسانە ئەوانەی کە بەڕێزت باست کرد هەستیاری سنگیان هەیە خودەوەی کە پێوترە خەسەبات ئەمان هەوای سارد گرفتیان بۆ دروستەکە هەوای سارد تەبان هەوای سارد و وشک هەوای سارد و وشک ئەمانە چیەکە کۆکەیان زۆر ئیزعاجترەکە ناڕەحەتیەکە زۆر جار وشکە کۆکەیانە بێ بۆیە ماوەیەکی زۆرتر ئەمێنێتەوە کاتێکی زۆرترە بێ و زووش تووشە بن باشە پرسیاری ئەوە هاتووە کەی عیلاجی تابێن بە مناڵ هەر کاتی هەستی خۆی لە عیلمە ئەڵێ باشترین شدەوەیەوە تاسی وەشت ئاتەن ئێستا جاران اون تاسی خۆت پوینت و ساڵە تاسی و هەشتیش حسابی تای بۆ مەکە تەنها فێنکی کەرەوە یەکەم جار هەوڵ بە تۆ بە ئاوێک دەست و دەم و چاو و قاچی فێنێکەوە بەڵام پەڕۆکە جێمەی هەڵە ئەگەر بەوە دەرەقەتی ناتی حتا ئەگەر لە زستانی شابێزانی زۆر گەرمە ئەگەر پانکەو هەبێ پانکەیەکی بۆڵکی بۆی تۆزێ فێنکی کاتەوە یا تای زۆر بەرز بۆتوانی بیبێ بە ئاوێکی شیلەتێن ئاوێکی پیاکەی بۆی فێنکی کیتەوە بەمانە ئەگەر هەستێکت باش نەبوو ئەتوانی شڕوبی تای بۆ بەکاربێنی هەر مناڵێک
شروبی تاو پێدا تاکەی دابەزی جارە بیر لە دەرمان بە هیچ شوێک مەکەوە پێویست ناکە سەردانی شوێنێک شکەیت کە تاکەی دابەزی میزاجی باش بوو کەوت تیاریکردن پێویست ناکە توی شتێکی ئەگەر دابەزی و بێتەوە ئەوان خۆی ئێمە خەڵک بە هەڵە لەم شتێکی شوازین تو یەک جار شروبی تاو پێ ئیتر تای نامێنێ تۆ بۆیە ئەنووسی سێ بۆ چوار جار بەکاری بێنە تۆ بیڵسە بە تۆ دڵنیایت کە ئەمە بۆیەتەوە تاکە یعنی ئەمە شتێنی هیچی تیاابێت تۆ دڵنیای کە ئەم تای بۆیەتەوە بۆیە هەر تایەک بە شروبی تا دابەزی پێویست ناکە دڵنی گەرانبی ئەگەر میزاجی باش بوو کەوتەوە یاریکردن تا سێ چوار ڕۆژیشت هەر تحمل بکە مادام بە شروبی تا دابەزێ تا سێ ڕۆژ زیاتر بەردەوام بوو ئەو کاتە سەردانی پزیشکی پسپۆڕی مناڵانی بۆکە بۆی دڵنیابێتەوە کە ئەمە ڤایرۆسە یاخو بەکتریا بۆی چارەسەرکە باشە لەگەڵ پەتا زۆر مناڵ باسی سگێشە ئەکەن ئەمە هیچ پەیوەندیی ئاکرێ هەندێک جۆری هەوکردن بێکە ئەم حاڵەتە سکێشە ئەکرێ چۆن هۆکارێکیە بێ یەکێک لەوانە بۆ نمونە بەڵێ لە کاتی پەتا تۆ لیمفەگرێت هەیە لە دەوری خۆڵەکانە احتیمالی کاتێک کە تۆ پەتاکی ڤایرۆسی تووشە بێ لەوانەیە ئەم لیمفەگریانەش گەورە بن ئازار بە مناڵەکە گەێنێ چەندین جار لەوانەیە بەڕێز و منیش بینیمانە نەخۆش هەبووە بەردەوام سکێشە سیرەکەی لیمفەگرەکانی دەوروبەر ڕیخۆڵەکانی گەورە بووە کە شتێکی یاسای لەوان چارەسەرێکی بۆکەیت و تەحمل هەندێک جار هەیە بەشێ لە سکێشەکە خۆی بەشێکە لە ڤایرۆسەکە نیشانەکانی جاریوا سکچوو نەگرێ جاریوا پێچ بەسکایە جاریوا ناڕەحەتێکە ئازاریە بێ بۆیە لەوانەیە بەشێک بێت لە کۆی نیشانەکانی ئەو ڤایرۆسە کە مناڵەکە تووشی بووە کەواتەکرێت کۆندامی هەرچیش بگرێتەوە ڤایرۆسێکە یا لە بەشێکی زۆر لە ڤایرۆسەکان کۆندامی هەرس و جگەر ڕێخۆڵەکان کە خەڵکەکە بەشێکە لە ئەو نیشانانی کە لە کوی ڤایرۆسەکەیە دکتۆر داتاکی بەڕێستانم بەر چاوکەوت کە ژمارەیەکی ئەجگار زۆر لە ماوەی مایەکە سەردانی نەخۆشخانەیان کردووە لێرەوە بە بینەران بڵیت ئایا بە فعلی ئەو ژمارە زۆرەی کە بەڕێزت باسە حەزەکەم ژمارەکە لە زاری بەڕێستەوە بێ بە فعلی هەستەکەی هەمان پێویستیان بە نەخۆشخانە بە یاخود هەندێک جار ناهۆشیاریە کە ئەو هەموو خەڵکە ڕۆکاتە نەخۆشخانەکان خۆی ڕێک پرسیارە گرنگەکەوەیە ڕێک ئەو شتەیە کە خەڵک بێ بیزانێ چ کاتێک پێویستەکە مناڵ بێنی سەردانی نەخۆشخانەی پێ بکە یا پزیشکی پێ بکە یا هەشتێکی تر ئەو پرسیارە جدیەکەیە باشە بەداخەوە هەندێک جار لۆدێکی زۆر دروستەکە لە نەخۆشخانە لە کاتێک ئەو مناڵانە پێویستیان پێنیە خۆش دڵنیان بەمانەوە زۆر بینیوە زۆر جاریش هەبووە مناڵ کە بە مردنەوە اینجا بۆمانهێنن یعنی ئەم دوو حاڵەتەمان هەردووکی یەکە بەڕاستی ئەمە خودی خۆی هەردووکی زیانێکی زۆرە یەکەمیان مناڵ ئەگەر تاکەی دابەزی بە شڕوب خواردنی باش بوو نیشانی وشبوونەوەی نەبوو تای زۆ بەرز نەبوو خواردنی بۆ خۆرا نیشانی وشبوونەوەی نەبوو گەشتی لەگەڵان نەبوو توکرێ لە ماڵەوە چارەسەری بکەی خۆم پەتایانە پەتای ڤایرۆسین و پێویستی بەکاتە نەمن و نەفڵان بەبوون ئەوەی کە بۆن و نازان چی بێڵن بە هیچی چاک نابێ ئەمە تەنها ئێمە نیشانەکانی چاکەکەین چارەسەر بۆ نیشانەکانی یەکەین هەر کاتی هەستی کرد ئەم نیشانانە بەتایەتی مناڵی بچوو لە خوار یەک ساڵەوە بوو یا بچووکتر لە خوار 6 مانگەوە ئەم نیشانانی بە قورسیە بوو بە زووی بێنی بۆ نەخۆشخانە بۆی بە زووی چارەسەر بکرێ داوا لە خەڵک کەم یەکەمیان لە خوێنەوە چارەسەر بەکارنێنن دووەمیان جگە لە پزیشکی پسپۆڕی مناڵەکانیان تەسلیمی هیچ کەسێک ناکەن بۆ چارەسەر ئەگەر دووریش بن لە نەخۆشخانە پاتڵنیاییەوە چونکە تۆ یعنی لە هەموو دنیا کۆمەڵک چارەسەر هێدا بەزاندنی تاول و تەڕی کۆکە ئەمە لە هەموو دنیا باسانی دەست خەڵکەکەوێ مەسەلی دژە بەکتریا و شتی تر باسانی دەست خەڵک ناکەوێت هەر کاتی ئەم شتانەی هەموو بە زووی مناڵەکەی بگەێنێتە نەخۆشخانە بەڵێ بەخشە دکتۆر بەڕێزت زۆر پێشتر لە پێشوا ئیشی زۆر باشت کردووە بە تایبەت لە نەخۆشخانە ئێمە چی بکەین بۆی هێڵێکی گەرمی مناڵان دروستکەین ئەم لۆدە کەمکەینەوە لەسەر نەخۆشخانەکان خەڵک بتوانێت بەردەوام پەیوەندی هەبێ ئەگەر لەگەڵ پەرستارێکی شابێ هەندی ڕێنمایی وردی پێبیرێت ئەمە هەز ناکەی بەدیلێک بێ بۆ ئەوەی کە لۆدێک لەسەر ئەو نەخۆشخانە و کلینی کوشتەکان بەگشتی کەمکەینەوە چکە ڕەنگە قسەژە فەرموویت خەڵک هاتووە ئەڵێم ئەم ڕۆ مناڵەکەم سێجار پژمیوە شتەکان زۆر زۆر ئەکرێ بەداخەوەڵم سیستەمی وڵ تەندروستی ئەم وڵاتی سیستەمێکی زۆر زۆر خراپە و بەداخەوەڵم ئەو هەنگاوانەی کە ئەکرێ بۆ بەرەو پێشبردننی زۆر یعنی لاوازن لە لە چاڕوانی ئێمەیانە من پێم وایە باشین شت کە ئێستا حکوومەت بیەوێ بیکە بە تایبەتیەوەی کە بیسم حکوومەتی عراقی بیمەی تەندروستی ئەوە کردووە ئەمە شتێکی زۆر زۆر باشە خەڵک لەوانەیە بە هەڵەت ێگال لەم شتێ تاوان ئەگەر ئەمە بکرێ و بەڕاستی ئەو پارەی کە دەزەکەوێت لە بیمەیە لە تەندروستیە سەرف بکرێتەوە کەتی گشتی و کەتی تایبەت جیا بکرێتەوە بە دڵنیایەوە ئەکرێ ئەم هێڵە گەرمە بەشێک بێ لەو سیستەمە بۆ خەڵک بە ئاسانی دەستی پێ بگا من پێم وایە هەر یەکێک لە هەمومان لە پزیشکەکان ژمارەمان لای زۆر خەڵک هەیە بەردەوام لەوانە پەیوەندیمان پێوەکرێ بەردەوام ڕێنمایی ئێن بە خەڵک بەڵام خەڵک ئەگەر دەستیشی بە پزیشک نەگە ئەو ڕێنمانی کە پزیشک باسیەکە ئەکرێ بە گوێ ڕێنمایەکانماکەن چووگە
هەموو ئەو ڕێنمانی کە بە خەڵکی ئین ئەو بەرنامە تەندروستیانەی لە تیڤیەکانەوەیە بۆیە کە خەڵک کەمتر پێویستی بە نەخۆشخانە بێ پێویستی کەمتر بە بەکارهێنانی ئەو چارەسەرانە بێ کە زیان بە تەندروستیگەین بۆیە من پێم وایە خەڵک ئەبێ زۆ وریا بێت و بە تەندروستیانە مامەڵە لەگەڵ مناڵەکەیەکە چونکە وا نەزانێت کە شڕوبێکی دەست دەکەوێت لە دەرەوە بە 3000 و 4000 ئیتر پێویستی بۆ نیە پزیشک ببێنێ و ئەیاتێ و هیچ زیانی نییە خودی ئەم شڕوبە زیانی لەوانێت چەندین ملیۆن دینار لە داهاتووە لەو مناڵەبە لەوانێ ئەسڵ لە داهاتووە ئەوە لێ بکات بۆ نمونە بە هیچ پارێک بڕەپارەیەک تاویزی ئەو زیانانە نکاتەوە کە بۆی ئەم شڕوبانەوە لە مناڵەکە یاوە ئەوەی کە ئێمە ئەمانەوە بە خەڵکی بڵێ کاکە مێ سەردانی کلینیکی منکە یا کلینیکی تۆ یا هەر کلینیکێک ئەتوێ سەردانی نەخۆشخانەکە لەوێ چارەسەری پێویست وەربگرێت بۆیە من داوا لە خەڵکەکەم بەوریایە و مامەڵەکەم بە ئاسانی ئەتوان دەستیان بە پزیشکان لە هیچ وڵاتێکا بەقەت وڵاتی خۆمان بە ئاسانی دەست بە پزیشک ڕۆژێک کاتوانێت 4-5 پزیشک و نەخۆشخانە بکە هەر زۆر بە ئاسان دکتۆر باسی ئەو بکەین چۆن دایک و باوچێک بزانن پەتای ئەم مناڵە قورسە و بەهانایە بچن بەڕێزت باسی ئەوەت کرد کە هەندێک شتەکان زۆر ئاسانن بەڵام ئەوانەی زۆر قورسن چۆن هەستی پێ بکرێن نیشانە ناسەرۆکانیان ئەگەر هەستی کرد هۆشی باش نییە ئەگەر تاکەی دانەبەزی ئەگەر مناڵ لە خوار یەک ساڵەوە بوو ئەگەر گەشتکەی لەگەڵا بوو پیسایەکەت خوێنی پێوە بوو نیشانەکانی وشکبوونەوەی هەبوو یعنی خواردنی بۆ نەخڕ شانەوەی زۆر لەگەڵا بوو ئەمانە ئەو نیشانانە یاخود تاکی بە شڕوو بوو بە فێنەکردنەوە دانەبەزی ئەمە ئەوێ بەزووی بەڕاستی تەنگە نەفەسی نیشانەیە بەڵە لێوشین هەناسەتونی ئەو ماسوولکانەی کە ئەچێ بە چاڵە یعنی زۆر جار هەیە تۆ لەسەر بروسەکە تۆ سیرەکەی بۆ نمونە سکی بەردەوام چووخۆت زانی بەشی زۆری مناڵان لە تەمەنە بچووکانە بەسک هەناسەیە نەگەوەی بڵێکە بەسک بەڵام لە سکا دەرەکەوێتەوە بێ کە تۆ ئەم نیشانانەی بینی بەڕاستی ئەوێ بە زووی پەیوەندی بکات بە نەخۆشخانە یا پزیشکی پسپۆر هەر شتێ بۆی مناڵەکەی چووگە ئەگەر زوو پەیوەندی نەکالەوانە بگاتە ئاستێک ئیتر خۆدا نەزانن چارەسەری لە دەستی ئێمە شانەمێنە ئەگەر ئەم نیشانانێ بوو ئەگەر ئەم نیشانانەی نەبوو ئەکرێت چاوەڕێکات ینی بەمە هیچ شتێ نابێ لە ماڵە هەوڵی بۆ بات یعنی ئێمە زۆر جار یەت ئەڵێ فلان چارەسەری بۆ دانەوە چاک نەبوو یا لەو خەسخانە ئەڵم دادژێ ئەمە خۆی کاتی ئەوێ باشە دکتۆر ئەمە پرسیاری لەسەرەوە بکەم لە بەڕێزت زۆر جار مناڵێک دایک واکوێی بەن داخڵ یەکەن دوای ئەگەڕێتەوە لێ وڵا هەر ئاوێکیان بۆ هەڵواسی بوو ئایا بە فعلی ئەمە غەڵەتە هەر ئاوێکی بۆ هەڵواسە یاخود کەم تەحملی و یاخود شتێکە کە ڕوون نییە بۆمان ڕوون کەرەوە خۆی خەڵک ینی بەداخۆڵم لە گرنگی ئەم ئەوە تێناگە هەندێک جار هەیە ئێمە وارێسێکی بۆ نسی مغازیە لە گرنگی ئەمە تێناگە یعنی زۆر جا من نەخۆش بینی و هاتووە لە بە حکمیەوە بەڕێبەی نەخۆشخانەکەم گلەکەن ئەڵ دەکاتەوە وڵی بەزێگایان بۆڵاسی یکە تۆ مناڵەکەی تو بەس پێسی بەماوە بووە یعنی تۆ کە دەرزیت بۆ نەنووسێ تۆ بێ سواسی خواکی کە مناڵەکە بیسی بە دەرسی نییە هەنی سواسی خواکەیت تۆ لەو کاتەیە شتێکی ڤایرۆسیە لەوانەیە مناڵەکە شتی باش نەخوارد بێ یاخود زۆر جا خۆ دەزانی هەندێک نەخۆشیە لە دەمیانەیە ڤایرۆسیە شتی باش بوو نەخرێت تۆم ئەوەی بەس بۆ هەڵەوەسی توژی و شنگونەوە نەبێت زەرە لە گوچیلەکانی نییە هیچی تر تۆ چاوەڕێەکەی تا ڤایرۆسەکە سوڕەکەی خۆی تەواوکە یعنی خەڵک بەڵام تێگەیشتووە تا دەرزی التیاباتەکەی بۆ هەڵنەواسی تو یەکسەر ئەمە ئەوێت لە ماوەی چەند ساعاتێکە کە هاو ئیتر بە زووی چاوێت و بڕاتەوە کورد هیواتی داخل بوونە کە داخل کا هیواتی وە دەربکرێ جا ئیتر ئەم دوو شتێ سیرکە هیواتی وێ داخل بکرێ مناڵەکەی کە داخلشکە یەکسەر حەزەکە بێت و دوای 2 ساعات دکتۆر بڵە بڕۆ ئیتر ئەوش بڵە چاک بوو جا کە دەریشی کە زۆر بەقەوەتە چێتە ماڵەوە تاوان دوای وار باش نەبووە ئیتر هیواتی وێ بێت و گلیە و کە بۆ دەریان کرد یەکسەر بۆی داخڵیکەنەوە تر بەداخەوەمانە بیکردنەوەی زۆر خەڵان بەڕاستی خەڵکە بێت تێبگا چارەسەرکردن بەو شێوازینێ کە ئەوانەیانەوێ ڕازیکردنی یعنی چارەسەرکردنی مناڵ ئەوەیە کە تو گوێ بۆ بگرێ و چارەسەری پێویستی بۆ وەربگرێ پێویست کە جارێکی تر داخل بکرێت کەواتە بەڕێست ئەتەوێ بڵێ کە چارەسەرکردنی مناڵ مانای ڕازیکردنی دڵی دایک و باوک نییە بە دڵنیاییەوە من هەر بەشێک لەوانەیە کە کتابێکشم بەرز کردەوە ئەوەیە کە مناڵ تا 18 ساڵ تەبان مناڵە بۆی کە لای هەموو کەس ڕوون بێت و تا 18 ساڵ چارەسەر لای پزیشکی پسپۆری مناڵان لای نەخۆشخانەی مناڵانە و تا 18 ساڵ پزیشک بڕیار لە داخڵکردو دەرچوونی هەیە تا 18 ساڵ بە عیلمیەن ئەوەی کە زانست ئێمە خۆمان خوێندومانە و لە ڕووی قانونی عراقیشەوە دایک و باوک مافی نییە دەسەڵاتی نییە بە ئارەزوی خۆی مناڵ داخڵ کە یابی باتەوە یعنی زۆر جار ئەڵێ وەڵام من ئیتر مناڵی خۆما کێ کێشەی توێ بابم بێ ینی ئەمە ئەم شتێ نییە تەڵام بە هیچ شوەیە ئەمە بەداخەوەڵم یاساس لێرە زۆر بەرقەرار یاخود جێبەجێ ناکرێ ئەگینا بەشی زۆری دایک و باوکی ئێمەوە بە خۆشمانەوە لەوانەیە لە زیندان نابین حتا من بە
هەموو ئەوانەشمتۆ لە ناو نەخۆشخانن هیچ کەسێ مافی نییە لەسەر فایل پەنجەمۆرێ بەدایک و باوکی بکە بڵاو لەسەر مەسئولیەتی خۆی بردەوە ئەم پەنجەمۆرە هیچ قیمەتێکی قانونی نیە هیچ نرخێکی قانونی نییە ئەگەر قانون بەرقەرار بێ بەخوا ئەوەی کە پەنجەمۆرەکەشی پێکردو دایک و باوکی کە پەنجەمۆریان کردو هەندکەن لە پرسیەوە قانونیان لەگەڵاکە باشە دکتۆر با بێنە سەر ئەوەی ئەوانەی نەخۆشی کۆندامی سیەکانیان هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە نەخۆشی دڵیان هەیە لە کاتی پەتایە کە بەڕێستان زۆر جار دڵنیایی ئێن بە خەڵک و ئاگاداریانەکەن کەوانی نەخۆشی درێژخانیان زوو دکتۆر بیان بینێ مەبەست لەوەیە ڕاستەوخۆ بچن و داخلی نەخۆشخانەکان بوون یاخود تەنها پزیشکەکان ئاگادار بن لەو حاڵەتە خۆی ئەوانی کە نەخۆشی درێژخایان بە تایبەتی و کە بەڕێزە باسە کە چه مەسەلەی دڵ چ مەسەلەی کۆندامی هەناسە چ مەسەلەی کۆندامی مێشک و دەمار کە ئەمانەن هەم زوو تووشە بن هەم درەنگ چاگە بن یعنی بۆیە بەڕاستی کە ئەمانە هەستیان کرد نیشانەکانی تەنانەت سووکیش بوو زۆر قورسیش نەبوو و بە تایبەتی مناڵی نەبە کامیش تاوانی کێ لە کێشەکانەوە بێ ئەمانە بە زووی بچن سەردای نەخۆشخانەکەن پزیشک هەڵسەنگاندنیان بۆ بکات بۆیە کە پێویستەکە داخڵ بێت یان چوو ئەگەر ئەمانە زوو فریان نەکەویت هەندێک جار حاڵەتەکان زۆر قورسە بێت و چارەسەریشان زۆر ناڕەحەت دێت بەداخەوە لەو ماوەی پێشوو پەتاتوونەکە کە گومانەکەی نەمە ئینفلۆنزا بوو تاوان ئەو پەتاتوونە بەشێکی لە مناڵانەوەی نەخۆشی درێژخایانیان هەبوو بە تایبەتی مەسەلەی دڵ و کۆندامی مێشک و دەماریان هەبوو یاسیەکانیان هەبوو بەداخەوە بەشێکیان گیانیان لەدەستدا بەوەی ئەوەی کە درەنگ ئەیان هێنا یاخود حاڵەتەکانیان لەدەست دەرەچوو بۆیە ئەوانە یەکێکن لەوانەی کە بێ زۆر بەوریای و مامەڵان لەگەڵاکەن بۆیە کە حتا ئەگەر نیشانەکانیان لە چاو مناڵێکی تر کە سووکتریش بێت کاتێک کە ئەڵێن ئەمانەی هەبوو ئەم نیشانانی پێشووتر کە باسم کرد کە ئەمانە پێویستە کا پزیشکی پسپۆر ببینێ ئەگەر سووکتریش بوو باشتر بە زووی بگەێنێتە نەخۆشخانە و پزیشکی پسپۆر ببینێ چیت زۆر بەلاوە گرنگە کە باسمان نەکرد بێ ئەمڕۆ وڵی باسمان کردەوەی کە زۆر زۆر بەلامە گرنگ یەکەمیان تکایە لە دەرمانی دژەبەکتریا خۆتان بپارێزن تکاتان لە یەکەم دەرمان لە خۆتانەوەمیان بە مناڵ تکایە مناڵەکانتان تەنها پزیشکی پسپۆری مناڵان ببینە کە هەموو جارێ ئەمە هاوارەکەم تکایە ئەگەر تۆ ئەزانی من لەبەر خاتی کلینیکی خۆم یا تۆ یا فڵانی سارمە تکایە نەخۆشخانەیە کە بێ بەرامبەرەوە بینێ تکایە بەڵام مناڵەکەت مەدرە دەستقەدەر تکایە بە قسەی ئەملاولا مەکە کە کۆمەڵک بیرکردنەوەی زۆر هەڵا هەیە کە گوایە ئەمە مناڵەکەی من بەمە چاک بوو بەمە چاک بوو بەمانە چاک نەبوو ئەمە خۆی ڤایرۆس و خۆی چاک بووە زۆر جار ئەڵێ وەڵا بردمە لای پزیشکە پسپۆڕەکە چاک نەبوو بردمە لای فڵان کەس چاک بوو ئەمە نە پزیشکە پسپۆڕەکە چاکردو نە فڵان کەس ڤایرۆس و خۆی سوڕەکەی تەواو بوو هیچی تر بەم قسانە خۆت مەخەڵەتێنە نەخۆشی درێژخایانیە بوو شەکرە و فڵان شت شەکرە بێ مەدە الحیاتە عیلاج وەرگێت چارەسەر وەرگێ تا ئێستا چارەسەری بنەڕەتی نەدۆزراوەتەوە بۆیە داواتان لێکەم ئێمە لەناو نەخۆشخانەیە بەرداوام حاڵەتی دڵتەزێ نەبینین تکایە لەوانەیە لە 195 نەخۆش خۆی ڤایرۆسی خۆی چاگە بێ ئەو لە 105 کە زۆر ترسناکە بەڵام تۆ کە مناڵەکە و خۆ ڤایرۆس بووە تکایە لە فەیسبوک وڵای مەکەرەوە کە بڵێ وەڵا فڵان کەس چاکی کرد لەوانەیە یەکێکی تر بەهۆی تۆ مناڵەکەی بمرێت تۆ گوناحبارە بی لەوانەیە خۆی مناڵێکی نەخۆشیێکی زۆر قورسیە بێ وا بزانێ هەر وەک مناڵەکەی تۆ پەتایکی ڤایرۆسی و خۆی چاگە بێ بەهۆی تۆ قسەکەی تۆوە دوای بخا لەوانەیە کاتێکگەێنێ بۆ نەخۆشخانە کار لە کار ترازاوە تکایە خۆتان لەم شانە بە دوور بگرن بەلایانی کەمەوە تەنها بە مناڵەکەی خۆ گوناحباربی با تووشی گوناح یا قەتڵی مناڵێکی تر نەبیت باشە کۆتا پرسیارم بەڕێزە دیا هەر پزیشکێکی پسپۆری بەڕێزی مناڵان کە دەرمانێک بۆ مناڵێک گەنووسێ بۆ حاڵەتێک بۆ پەتایکی قورس بە نمونە ئەگەر با بڵێن دژە بەکتریای تیاابێ ئەکری ئەم دایک و باوکە لە حاڵەتی دووبارە بوونەوەی ئەم پەتای هەمان دەرمان بەکاربێن چکاوە زۆر سەرنجین ڕۆیڵە ئەمە زۆر غەڵەتە لەبەری پەتاکان خۆ دەزانی من دوتم لەوانەیە ئەمساڵ دەژەر تووشیم پەتا بۆ جارێکیان لەوانەیە بەکتریا بێ لەسڵ لەوانەیە بەکتریاش نەبوو بێ لەوانەیە جارێکیان بەکتریا بە شێر زۆریان ڤایرۆسین ئێمە چەندین جار نەخۆشەیە ئەڵە کاکتۆر هەموو جار تووشی پەتا بۆم بەکاربێنم نەوەڵە دەژیان زۆر جیاوازە ئەسڵن لە ڤایرۆسەکانە خۆ دەزانی جاری وا پەتایەکی ئەڵامەتە تۆ بڕۆفینی بۆ نووسی بەڵام دوایەوە تووشی بڕۆنکیولایتیسە بێ کە خیزەی سنگیە یاخود ڕیاکتیڤێر و دیزیەکیە تۆ سنگیە سەرە سەڵ پرۆفین بۆی خراپە یعنی تۆ ناکرێت بەداخەوە زۆر جارەمان واتێ گەیشتون هەر هەڵامەتی بوو یا شتێکی بوو ئیترەوەی پێشتر بەکارێناوە هەمان عیلاج نەخێر پەتاکان جیاوازن جۆری چارەسەرەکانیان جیاوازە حتا ئەگەر ڤایرۆسیش بێ چونکە نیشانەکانیان جیاوازە چارەسەرەکانیشیان جیاوازە بۆیە تکایە خۆ بە دوور بگرە بە تایبەتی لەو شڕوبەی کە دایک ئەڵێ ئەوەی کە شیلکەکەیت ئەم شلیکە نازانم بۆ ئیتر هەمووی ئەڵە دکتۆر ئەمە بەکارهێنا زۆر باش بوو تکایە خۆتان بە دوور بگرن لەم جۆرە چارەسەرانە کەواتە سپاس و دەستخۆشی بۆ بەڕێزە دکتۆر پشدەر ومێدمان سەلامەتی هەموو لایەکە و سەلامەتی مناڵەکانتان ئینشاڵڵا